إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. ئینسانی ئیماندار کاتێک لە جوانیەکان ئەڕوانێ لە گوڵ و باخ و بێستان و کێ و دەریاکان لە مرۆڤ و لە هەرچی مەخلوقاتی سەرزەوی ئەنوارێ اشتیاقی بۆ دروسە بێت بۆ صاحبی ئەم جوانانە کە بیبینێ. اشتیاقی بۆ دروسە بێ کە ئەبێ ئەوەی ئەم هەموو جەماڵ و کەماڵەی دروست کردووە ئەبێ خۆی چەند جەماڵ و کەماڵی هەبێ کە ڕەب العالەمینە. نعمەتێکی زۆر گەورە لە ڕۆژی قیامەتە ئەوەیە کە ڕەب العالەمین سەیری تۆ بکە ئەی عەبد، و لە بەهەشت خۆشتر ئەوەیە کە تۆ سەیری ڕەب العالەمین کەی ئەی عەبد. لە ڕۆژی قیامەتە نەزەری ئیلاهی بۆ هەر کەسێ بکەوێتە کە ڕەم ڕزگاری ئەوێ. ئەگەر ڕەب العالەمین بە لوتف سەیری هەر عەبدێ لە عەبدەکانی کردیتەوە عەفوی کردووە. ئەگەر سەیری یەکێک لە عەبدەکانیشی نەکرد دیارە زۆر لێی تووڕێ بۆیە سەیری ناکە. نەزەری خوا جەلە جەلالوهو بۆ عەبدەکان لە ڕۆژی قیامەتە لە کۆمەڵێ فەرموودە و فەرمایشتا هاتووە، لە ئایەتی پیرۆزی قورئانە باس کراوە. عولەما ئەفەرموون ئەو ئاەتانەی کە باسی نەزەری خوا ئەکەن تەسبیتی ئەوە ئەکەن کە ڕەب العالەمین سەیری هەندێک لە عەبدەکان ئەکا بە سێرکردنێکی خاص بە شێوازێکە لایقە بە زات و گەورەی و جەلالی خۆی. وشەی نەزەر هەندێک وەهایان لێک داوەتەوە کە مجەڕەدی سێرکردنی طەبیعی نییە. بۆیە ئیمامی طەبەری تەئویلی ئەکا ئەفەرمێ لا ينظر إليهم لا يعطف عليهم بخير. على معناکەی ئەوەیە کە بە عەطف بەرامبەریان ناجوڵێ. ئیمامی ئیبن کەثیر ئەفەرمێ لا ينظر إليهم بعين الرحمة. ئەلێرە ئەم بینینە و ئەم سێرکردنە سێرکردنی ئاسایی نییە، سێرکردنی ڕەحمەت و بەزەییە. ئەبو عیمران عەبدولمەلیک یەکێکە لە ئەئیمەی تابعین ئەفەرمێ ما نظر الله إلى شيء إلا رحمه. خۆی گەورە سەیری هەر شتێکی کرد ئەوە ڕەحمەتی خوایەتر، ڕەحم بەسەریادا ئەبارێنێ. سوێن ئەخوات و ئەفەرمێ والله لو نظر الله إلى أهل النار لرحمهم. قەسەم بەخوا ئەگەر خوای گەورە سەیری ئەهلی ئاگر کە ڕەحم بە هەر هەموویانەکە. ولكنه قضى أنه لا ينظر إليهم. بڕیاری داوە کە سەیری ئەهلی جەهەنەم نەکات. سۆزی ڕەب العالەمین و ڕەحمەتی ئەو زۆر گەورەیە بەسەر عەبدەکانەوە. ابن عاشور ئەفەرمێ مەسئلەی سێرکردن شاع استعمال النظر في الإقبال والعناية. وها مشهورة کە سێرکردن بۆ ئەوەیە کە عنایەتی پێ ئەکا کە ڕوویتی ئەکا. ئەفەرمێ کاتێک کە سیر ئەکا و لە فەرمایشتەکانە و لەوانە هاتووە کە خوا سێری هەندێک کەس ناکە ئەفەرمێەوە نەزەرێکی خاصە، بەڵام لەگەڵ ئەوەشە ممکنە هەر نەزەری طەبیعی بێ. ابن عاشور ئەوە ئەفەرمێ. یەکێک لە ئاەتە پیرۆزەکان رب العالمین باسی وکا کۆمەڵانێ لە خەڵک هەن خوا سەیریان ناکە
لروج قيامة أبي أم عبدانا يعني سان بين للرحمي خوا أكاتو يك الرحمي لم دنيا أمهم وجواني وجمال الرحمة أبينين نوتو نور رحمي خوا شمولي أم كسنك خوا رويتينك أفرمي لا آية بيروزك إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا أولئك لا خلاق لهم في الآخرة ولا يكلمهم الله ولا ينظر إليهم يوم القيامة أفرمي ولا ينظر إليهم يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم أوانيك يشترون بعهد الله لرباس أمانته خيانة لأمانتك بنا بخوا وشتيق ورا قرنو خيانتي ليك بس وين ما ملايك دا أمزرين يعني ما فيك دنيا أبشرين بس وين يدرو أولئك لا خلاق لهم في الآخرة هيج النصيب وبشكي كان لآخرتها أن يسر قردانا لما خرابتر ولا يكلمهم الله لرجي قيامة أخوة جل جلاله قصير رحمتي بو أوانية ولا ينظر إليهم سير كرني رحمتي شبويا النية ولا يزكيهم باشا ناكات ولا قناها كانيان ولهم عذاب أليم دو كساتنا خزمت في غنبري خواه صلى الله عليه وسلم كسيكي حضرمي وكسيكي بني كنده شكايتي كرب كسي بني كنده شكايتي كروتي أو كسهاتوا لسر ماضي من لسر زوي من إداجير كردو في غمري خواه صلى الله عليه وسلم روي كرده حضرمي كوتي شاهدت هيت ولا سر أويك أمشتهيتويا تي والله شاهدة منية وتي كابري ابن كنده فرمتو السيون بخو أيجوتي باشا السيون أخو كابري حضرمي يا رسول الله صلى الله عليه وسلم جا خو هزاران كسيون بدرو أخون جاري واهي وتي فرموي هیچ تێکی تر نییە یا شاهیدێنن یا سوێن بە درۆژ بخوار سوێن ئەخوات بڕیاری دنیایی لەسەر ئەدرێەوە لە قیامەتایە تۆزە ڕۆشتن بانگیکردنەوە فەرمووی ئاگاتان لێبێ احتیمالە یەکێکتان سوێن بخوا لەسەر ماڵێکی لیەئکولەه بۆی ئەو ماڵە بخوا ظڵمەن بە ظڵم و ستەم داگیری بکە بەڵام با بزانێ کاتێک کە ئەگاتەوە حضوری خوا ئەگاتەوە حضوری خوا معرضا خوا جل جلاله پشتی تێکردو سەیری ئەم کەسە ناکات و نەظەری ڕەحمەتی بۆی ناجوڵێ کابوو صیفەتێ لەو صیفەتانەی کە واد لێ ئەکا لە ڕۆژی قیامەتە خوا جل جلاله سەیرت نەکا بریتێ لەوەی کە خیانەت لە ئەماناتکەی یا بە سوێن ماڵێکی بێکەڵکی دنیا بۆ خۆت ببڕی کە ئەڵێ ماڵێکی بێکەڵکی دنیا هەرچی کۆشکی ئەم سەرزەویە بدرێ بە تۆ بە سوێنێکی تۆ کە حرام بوو بە تۆ چ سوودی هەیە ئینسانی موسڵمان زۆر هوشیارانە لەگەڵ دنیایە مامەڵەک خیانەتی مالی لە دنیایە لە کافریش ناتوانێم خیانەتی مالیک چونکە لە ئیسلامە لە اقتصادی ئیسلامیە مولکیەتی خاصەیە مولکیەتی خاص بۆ کافریش تەسبیت کرا کافرێک مڵکی خۆی هەبێ تۆ ناتوانێ مڵکەکەی داگیرکەی یاسای شەریعەت هەیە حتى مثلا دوکاندارێک هەیە ئەوەتە کافرە و لە پەنای توێ زۆریش کافرە تۆ چۆن مامەڵەی لەگەڵاکەی ئەچی کڕین و فرۆشتنی لێکەی چۆن مامەڵەی لەگەڵاکەی کافرێشت لە تۆ ئەکڕێ بۆت نییە بچووکترین خیانەتی لێ بکە ئەموالی خاصە لە شەریعەتا زۆر پارێزگاری لێکراوە ئیتر سەواء موسڵمانە کەسەکە کافرە منافقە یەهودیە نەسارایە هەر شتێکێ کەسێک بچێتە ئەوروپا والله والله خیانەتەکەم چۆ هەموویان کافرن شتیوانیە لە شەریعەتە نظامی مولکی خاص لە اقتصادی ئیسلامیە بۆ کافریش تەسبیت بوو بۆیە نەقڵی مڵک لە کەسێکەوە بۆ کەسێک بە یاسا نەقڵە بێ لە شەریعەتە ئەگەر بێت و کەسێک خیانەتێکی بە سوێن کرد لە ڕۆژی قیامەتە ڕەب العالەمین سەیری ڕەحمەتی بۆ ئەم کەسە نییە زۆر فەرمایشتی پێغەمبەر هەن صلی الله عليه وسلم باسی ئەم ڕووی ڕەحمەتەی خوا ئەکەن کە لە ڕۆژی قیامەتە شمولی هەندێک کەس ناکە کە هەندێک صفاتی تیابێ هەندێک لەوانە باسەکەم لە خزمەتانە فەرمایشتەکان زۆر یەکەم فەرمایشت ئەچمە خزمەتی خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ سێ کەس هەن لە ڕۆژی قیامەتە خوا جل جلاله ئەم سێ کەسە نەقسیان لەگەڵاکە نەڕوو ڕەحمەتیان تێکە
یەکەمیان شەیخ زانی، کەسێکە کە عومری پێیا کردو پیرە چیە زیناک. ئەم صفەتە زۆر خەتەرە کە ئینسان عولەما فەرموون شەیخ بەکوێ ئەوترێ لە 35 ساڵ بەرەو سەر پێتەوترێ شەیخ. شەیخی زانی ئەو کەسەی زیناکە یەکێکە لەوانەی بەهێز شێوازە ڕەب العالەمین لە ڕۆژی قیامەتە ڕووی ڕەحمەتی لێ سەیری ناکە. دووەم وەمەلیک کەذاب، پاشایە دەسەڵاتدارێ فەرمانبەرێ حکومدارێ درۆکە. درۆ لە مەلیکە زۆر عیبەیەکی گەورەیە و زۆر ئیسمێکی گەورەیە لە شەریعەتە. بۆ یەکێک لەوانەی کە ڕەب العالەمین قەدر و ڕەحمەتی تێناکە مەلیکێکی درۆزن و پاشایەکی درۆزنە. سێهەم وعائل مستەکبر، ئەگەر کەسێک فەقیر بێ و تەکەبورکە. کەسی فەقیر ئەبێ زۆر ئاگای لە حاڵ و باڵی خۆی و دەوروبەری زیاتر بێ لە خەڵکی تر. ئەگەر کەسی فەقیر متەکەبیر بێ و تەکەبورکە قڕ بەسەر خەڵکی تر. هەندێک صفات هەیە لە خوایە جێ طبعا مەفروضە ئینسان هەوڵ با صفاتەکانی کەماڵ و جەماڵی خوا لە خۆیە جێبەجێکە، بەڵام هەندێک صفات هەیە پێوتێ صفات الجەبەروت، صفاتی عزەتی خوان. ئەو صفاتانە بە هیچ شێوازە نابێ لە ئینسان نابێ. بۆ نمونە یەکێک لە صفاتەکان تەکەبورە. متەکەبیر خوا جەل جەلالوه کە خاوەنی هەرچی شتە صفەتی کبر لە ذاتی ئەو زۆر گەورەیە، ئەگەر نەبێ نەقسە، بەڵام بۆ غەیری ئەو لەبەرەوەی صفەتی عزەتی خوایە نابێ بە هیچ شێوازێکە بێ. بۆیە لە فەرمایشتێکە فەرمی مسقالە زەڕەیە کبر لە دڵ و دەروونتە هەبوو بەهەژ نابین و بۆنی بەهەژ ناکەی. مەلیکێکی درۆزن، پیرێکی زیناکار، فەقیرێکی متەکەبیر، ئەمانە ڕەب العالەمین سەیریان ناکە لە ڕۆژی قیامەت. لە فەرمایشتێکی ترە سێ جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووبارەی کردەوتی سێ تاقم هەن کورە ئاگاتان لێبێ ئەم سێ تاقمە لە ڕۆژی قیامەتە خوا سەیریان ناکە. ئەبوو ذەر هاواری لێ هەسا لەناو هاوڵان هەبوو فەرمووی خابوو وەخەسیڕوو، ئەی سەرگەردانی بۆ ئەوانە، زەرمەندی بۆ ئەوانە چیان کردووە؟ ئەوە صفاتیان چۆنە؟ فەرمووی المسبل، ئەو کەسەی ئیزارەکەی درێژ ئەکا ئەی خاتە بن پێی. دووەم فەرمووی ئەلمەنان، ئەو کەسەی شتێ بە فەقیر ئەدا و منەت ئەکا بەسەریە. خوا جەل جەلالوه لە قورئان ئەفەرمێ ومما ڕەزەقناهم ينفقون، وەکو وایە پیاوەتی بەسەر ئاوی حەماوەکەن، ئێمە ڕزقمان داوە لەو ڕزقی کە ئێمە پێمان داوەن ببەخشن، ئیتر منەتی چی بەسەر هەژارە ئەکەی؟ مەنان خوا سەیری ناکە. والمنفق سلعته بالحلف الكاذب، یا ئەو کەسەی کە شتەکەی ئەفرۆشێ بە سوێنی درۆ، سیارەیەکە ئەیفرۆشی، ماڵێکە ئەیفرۆشی، هەر شتێکەیەکە ئەیفرۆشی، سوێنی تیان نەخۆی، بەرەکەتەکەی ئەڕوا. یەکێکی لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە نەزڕەی ڕەحمەتی ئیلاهیت بۆ نایە. المسبل کە لە فەرمایشتەکە ئەفەرمێ ئەو کەسەی ئیزارەکەی درێژکە، ئەفەرمێ من جەڕە ثەوبەه خۆیەلاء لەم ينظر الله إليه، ئەو کەسەی لەبەر تەکەبور جلەکەی درێژکە بە دوای خۆیان ڕای کێشێنێ، خوا جەل جەلالوه سەیری ناکە. مشرکینی قوڕەیش عادەتیان وەها بوو کە ئەچوون جلەکەیان بە دوایانە ڕای کێشرا، بۆیە فەرمووی وەثیابەکە فەطەهر، جلەکە پیس ئەبوو. خوا ئەمری کرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە جلەکانە کورت کردەوە. تەکەبور لە مەسئلەی جل درێژکردنە خەتەرێکی زۆر گەورەیە. بۆیە سەیدنا ئەبوبەکر کاتی هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی من ڕاهاتوم عادەتم وهایە کە ئیزارەکە ئەبەستم لایەکی ئەکشێ بە دوامە، بەڵام لەبەر تەکەبور نییە، هەر عادەتەن عورفەن بەشێک لە ئیزارەکەم لە دواوە دێ. فەرمووی ئەی ئەبوبەکرەوە شمولی تۆ ناکە، چونکە لەبەر تەکەبور نییە. بۆیە زۆر ئاگال لێبێ کە شوفش بە جلەوە. طبعا ئینسان ماوەسای خاڵ ڕەحمەتی خوای لێبێ لە ناڵەی دەروونە، کتێبی ناڵەی دەروون کتێبێکی زۆر نایابە. ئەفەرمێ ئەگەر کەسێ هیچی تیا بەسەر نەبێ بە جل خۆی لێ ئەگۆڕێ، کورە کڵاشێ لە پێکات دنیای لێتەوێ خۆی لێ ئەگۆڕێ، جلێکی جوان لە بەرەکە خۆی سەری لە خۆی سوڕەمێنێ، ئەفەرمێ خۆی هیچی تیا بەسەر نیە، مەسئولیەتێکی ئەدرێتە خۆی لێ ئەگۆڕێ، 4 دیناری پێ خۆی لێ ئەگۆڕێ. ئەفەرمێ ئینسانی گەورە ئەم شتانە هەمووی خۆیان بەوە هەڵ ئەواسن، ئەو گۆڕانکاری بەسەرانایە. دەی هەر کەسێک فەرمایشتێکی تر، هەر کەسێک کە
کاروباری خەڵکی کەوتە دەست و ڕەزیلی لەگەڵا کرد هەر کارێک بوو باوکی ڕەزیلی و لەگەڵ مناڵەکان تا کرد سەرۆکی وڵاتێکی ڕەزیلی و لەگەڵ گەلەکە تا کرد ئەوانە لا ينظر الله إليهم مەسئولی دایرەیەکی مەسئولێکی بەسیتی شتێکت درابەوە دەست گرتەوە لەوانەیە کە لەژێر دەستان لا ينظر الله إليه یەکێکتر لەوانە کەسێک ئەگەر ئاوی زۆر بێ خوای گەورە ڕەحمەتی پێکردو ئاوی هەیە بەتایبەتی ئەگەر لەسەر ڕێگا بوو ئاوی لە خەڵک گرتەوە یەکێکە لەوانەی کە ڕەب العالەمین سەیری ڕەحمەتی ئەو کەسە ناکە نەظەراتی ڕەحمەتی ئیلاهی بۆ ئەو نییە لە ڕۆژی قیامەتە لە فەرمایشتەکە ئەفەرمێ ڕەب العالەمین ئەو کەسەی هەن ئەڵێ یا ئیلاهی من ئەهلی خێر بووم ئەڵێ اليوم أمنعك فضلي ئەمڕۆ فەضل و گەورەی خۆم لە تۆ منعەکەم كما منعت فضل ما لم تعمل يدك ئەوەی کە تۆ نەتکرد بوو ئەو ئاوی من بوو تۆ لە خەڵکی گرت بووە مادام منعەکرد لە خەڵک منعەکەم فەضل و گەورەی خۆم لە تۆ کۆتا فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەچمە خزمەتی ئەفەرمێ سیان زۆر ئاگاتان لێبێ هەمویان ئەفەرمایشتان سیانن ئەم سیانە زۆر ئاگاتان لێبێ کە خوا جەل جەلالوه سەیریان ناکە و قسەیان لەگەڵا ناکە یەکەم العاق لوالديه ئەو کەسەی خراپە لەگەڵ دایک و باوکیە ئەکە والمرأة المترجلة المتشبهة بالرجال أو أفرتيك خوي ببياوان أتشويني إتل لجلو برقة لقصية لتصرفاتا لهرشتك لصفاتا كان أين خوي قول السيريناك أخير دانا أفرمي الديوث أو كسيك بغيرته برامبر مالو منالي خوي برامبر بشرف وناموس وكرامتي خوي أما أنيك عرزم كردن أنفر ما يشتانا هەمویان تەحزیرێکی زۆر گەورن بۆ ئێمە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ وەرە ئەم ڕەب العالەمینە بە ڕەحمە لەگەڵ عەبدەکانیە ئەم هەموو گوناهاکەن و غوفرانی خۆی بەسەریانەدا ئەبارێنێ چی لەوە ناڕەحەتتر لە ڕۆژی قیامەتە ئەم پەروەردگارە بە ڕەحمە سەیرت نەکە لەبەر ئەوەی یەکێک لەم سیفاتانەت لە خۆتە هێناوەتی دی و جێبەجێت کردووە ئەگەر سیفاتەکانمان نییە سوپاسی خوا ئەکەین لەسەری هەمانە ئەبێت تەوبەکەین و چارەسەریکەین و مافی خەڵک بگێڕینەوە خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت ئیمانمان دامەزراو کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە إلهي مامان جرى لو كسانيك حجاب لنيوان أوان تويا دروس أبي يا رب العالمين خواجان إما همو لحظة وشركساتك مان محتاج نظرات رحمتي توين لدنيا وآخرتها ببشمان مكل ورحماتنا يا رب العالمين خواجان عفو عافيتي خود بسرمانا ببارينا يا إلهي كرمي خود بسرمانا ببارينا إلهي ئەگەرچی ئێمە گوناهبار و خەجاڵەت بار بین بەڵام بەخوا ئیلاهی دینەکەی تۆمان خۆشەوێ هەرچی گوناهبار بین تۆ لە دڵمانە زۆر شیرینی یا ئیلاهی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لە دڵمانە خۆشەویستە خوایە بەو خۆشەویستەی کە لە دڵمانە هەیە بۆ ذاتی پاکی تۆ بۆ دینەکەت بۆ محەممەد المصطفى صلی الله عليه وسلم داوات لێ ئەکەین ڕەحماتی ئاسمان بەسەرمانە ببارێنە خوای گیان لەو مشکە ساڵی و بێبارانی ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەمین يا ربي خويا جان باشاي عادل وحاكمي عادل بني ربمان يا أكرم الأكرمين خويا داوال لي أكين برحمته بزي خود أو جناهاني بأشكر أكردو ما نعفو منك جناه ببنهان كردو ما نعفو منك جناه زاني من كرد من عفو منك جناه نمن زاني كرد من عفو منك يا إلهي خويا داوال لي أكين لسرجم نخوشیەکان مان شیفامان بۆ بنێرە ئەوانەی پێی ئەزانین ئەوانەی پێی نازانین ئەو مسلمانانەی گیرۆدەی نەخۆشین یا ئیلاهی شیفایان بۆ بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین یا رب العالمین خوایە لە هیچ شتێکە محتاجی حراممان مەکە ئەوەندە فەضلی خۆت ببارێنە بەسەرمانە سەرمان بەرزکە یا رب العالمین يا ربي خويا لم دنيا درمان مكة بإيمان ونبي لم دنيا درمان مكة بشياتمان ونبي يا إلهي داوال لكن زليل سرجة من مكة يا إلهي محتاج دس مروف من مكة يا إلهي داوال لكن زليل دس ظالمان من مكة يا أكرم الأكرمين. خويا أم عبدانها تونت مالكيتو
بخوا دەسی دوعایان بەرز ناکەنەوە تەنها بۆ ذاتی تۆ نەبێ یا رب العالمین. خوایە تۆ خۆت ئاگات لێیە سەری بەرزیان نەوی ناکەن ئیلا لە سوژدەیان نەبێ بۆ تۆ نەبێ، ڕکوع نابن تەنها بۆ تۆ نەبێ، دەیا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام نظروا رحمة خواي جل جلاله تدنيانا ترو قيامتنا فرق ورن بكسي إيمان داري. رب العالمين رحمتش فرن عبدك دروسش كردن بي جمال وكمالا قالك جنيا عقوبة جبو. أنا عبدك ويش سر سخته ويش زور وعقوبة رب العالمين. هر يوجا إما أشم فرقا قاما تا صفة كردوابا كارما بنكرار رو قيامتنا رب العالمين نظروا رحمتي جوران ورما نبونا وقسما شيء نكرو. أجر هركسي رب العالمين بس تماشي ورحمتي شكرو عفو شكرو، بلان فريني عبدك رب العالمين تماشى مكرو. فرمايشتي وانا هو شو اسمه فرماو يوتشا جنا صفتي وجنانين فرماو هر جنة إيه صفتي شتى نبور قيامتي نبهيش وازي خواي جورة تماشج مكر. فرماو المرأة الجاحدة لفضل زوجها لا ينظر الله إلى امرأة لا تشكر زوجها. جنة وك سواز جزاري مردكج نكرو فضل مردكج نوينو نارحتي ومانياي مردكج نوينو. إن يونتا كساك رو قيامتنا رب العالمين تماشج مكر. إنسان كويرجا رحم خواي كرو قوري رحميش ويرجا رو قيامتي كرو إي عبدا إي صفتي إن خطرين رب العالمين بهيش يوازي تماشوي عبدين كرو إنه ونجع دزبو ورؤاني قروالي وشوي ساشم أقاشي خالو خاصة بيسيه بوش كينا صفتي وان فرفرن جنانه بوشي وشويس تركيز الوزو سر ما بو بهيش يوازي والفتو زماني كارش بنكرو جواني مردكش نوينو مانيايش نوينو زحمتكش نوينو هناك وجوينو واسويان نفر مانيو بلام زحمتو إيبيا نوينو مجغو فكرو شكا بيا مسؤوليتي فرق ورش ناسر وشانيو. أجر زار الله وجنمانا كرو قيامتنا يوم محاسبة كريو جنكش نمانا كرو هر يوم محاسبة كريو بيا زحمتي فرق وري ناسر وشانيش ورو أني جنكيشم فربا ورياي ما مالكرا چی خالنا فر سپاس گزار پیا کاشابا اگر سپاس شان نکرا یونه چان شکر رحمت خوای شمول شا مكرونا ونظري رحمة إلهي تمشى مكرو يترچان شاك فرختري وقورن آرونا بتابتي چونك فكري جهاني سرو فكره بد أخلاقي بنياد نريان فرماشتي وانا فرماو آكسيك شاذني لا ينظر الله إلى رجل أتى رجلا آكسيك صفة قوم لوطي كرا نربازي كرا خواجه لجاو لقيامتنا بهيش وازي تماشى مكر وهركسي دماو بلو لا أفرتك ويج يا أفرتي وتري عينا بهما شواز رب العالمين نظروا رحمتش قيامتنا ورا ورجنيا أرونا جهاننا فرها والدريو بابا بعز بابتي وهني عولمي جهاني فكري جهاني سرو فكري والروشتي نمر زيانة سرو فكري والطبيعة إنساني نمر زيانة بوشي أرونا رنجا جاكر كات زياتر اهتمام دريو باكسا كشواذ يعني كتوشو باسم الله داي جنسي بيني فرق رنجي بانشا دريو كأنما أنا يجتشي بتري جيرو ترى إن شاه صفتي وفرق يزونا يهود بوشي إني كراهتاوكو دنيا آخر به فكرة كي تريج بها ماشي واس قالك شان الدنيا تيكا بها تا دنيا آخر زوتر به نظر وش أنا أجر إيه خرابة كارية فريبية سرو زميننا نظري والصهيونين
ئیتر وردە وردە ئایا دەستگیرا سەر و گرد و جیهانیر پیاوەتی و شەهامەت کەم کراوە لێ خەڵکی موسڵمانین وەروانەی ئەشم فرە ئاگاماچەنە بۆ چە ئافرەتێکە شکر و پیاکەش مەکەرەوە چە ئاپیایە ئی صفەتە خراپێشە چەنێبە ئینە کۆمەڵە صفاتێنێکە ڕب العالمین ڕۆ قیامەتینە تەماشا مەکەرەوە خوای گیان داواوە نەکەرمە ئومەتی ئیسلامی پارێز نەجە خراپەکاریەکە ڕەحمەت و بەزەی والمجەمل مارەیە ئەکرم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله